ئێرە دۆڵی ئالانەیە لە قەزای خەلیفان. هاوڵاتیان دەڵێن شەو ڕۆژ تەنیا سێ کاتژمێر کارەبای نیشتیمانیمان پێدەدرێت. ئەو ماوەی دەمێنێتەوە بێ کارەباین و شەو لەبەر لەمپا و لاییت ڕۆژ دەکەینەوە. مانگەک زیاترە بی نانی هێواران لەبەر کارەبای نەخواردن لە بەلایەت و مبایلە کارەبان نییە بە هەموویمانێ 2 ساعتە 3 ساعتە ئەگەر هەبی شەو ڕۆژ شەوێ ڕۆژێ باسی مەکە. کارەبان باش نییە ئەگە کارە باش نەبی ئاویش گەرم نابی لە مارێ جارویە لەبێ ئاویە ئاوی گەرم نییە 2 ڕۆژ 3 ڕۆژ سەرد پێ ناشوورێ هەم لۆ تەڵە باش تەڵە بە زارویە دەرسی پێ ناخوێندرێ لە بە موبایلی شەعن نامینێ بژێ ژیانی مەشە سەوتکانی ئەگە کارە باش نەبی هیچ ناکرێت ئەگە شەواش کارە بابی تکانەکە کرێتەوە نەگەنا ناکرێتەوە کارەبا نەبی بژێ ژیان زۆر خراپ دەگە کارەبای. دوکاندارێکی دۆڵی ئالانە سەرڕێی دۆڵی ئالانە داوا لە سەرپەرشتیاری ئیدارەی سۆرانەکەم کە کارەبامان کێشەی کارەبامان بۆ چاپکات وەکو خۆی پێشتر باسی کرد کە کارەبای گوندەکان پێش شارەکان ئەکرێتە 24 ساعتی بەڵام ئێستا کارەبای سۆران 24 ساعتی و کەچی گوندەکان هەر بێ کارەباینە کارەبامان هەر نییە. تحملێکیان هەبێتن ئەو ئیشەڵا دوا هاوین دەبێتن کە ئێمە کێشەی کارەبامان دەبێت. لە کۆتایی مانجی حوتی ساڵی ڕابردوو سەرپەرشتیاری ئیدارەی سۆران لە لێدوانێکی بۆ پەیام داوای سەبر و ئارامگری کرد لە هاوڵاتیانی گوندەکان کە خۆیان ڕابگرن تا ئەو کاتەی لە کۆتایی مانجی نۆ پرۆژەی ڕووناچی دەگاتە سۆران و سەرەتاش لە گوندەکانەوە دەست پێ دەکەین. بەڵام ئەوە مانجی یەکی 2026 لە ناوەڕاستی نزیک دەبێتەوە گوندەکان دۆخی کارەبایان لە هاوین خراپترە. ئەوەی کە جێگای دڵخۆشیە ئەو بابەتی پرۆژەی ڕۆناچی کە ئێستا دەستی پێ کردووە لە کۆتایی مانجینۆ دەگاتە سۆران و دەگاتە شوێنەکان کەش ئێمە داوامان کردووە لە گوندەکانەوە دەست پێ بکرێت چکە گوندەکان مۆلیدیان نییە. قوتابیان قوربانیەکی تری بێکارەباین لە ڕێی مایکی پەیامەوە داوا لە وەزارەتی کارەبا و پەروەردە دەکەن کێشەی بێکارەباییان بۆ چارەسەر بکەن. لە ڕۆژانی هەور و باراناوی ئێواران لە قوتابخانە وانەی کۆتاییان بۆ ناخوێنرێ و شەوانیش دەبێ لەبەر لەمپا و فانۆز بخوێنن. پێویستمان بە کارەبایە شەوان لەبەر لایەت و فانۆس و ئەو شتانەکە دەبێ دەرسی بخوێنین بە تایبەتی هێواران لە قوتابخانە لە ماڵ هیچ کارەبامان وەکو پێویست نییە. ئەمە قوتابخانەی ڕماوێژ بنەرەتێکە لەو گرفتمان لە کارەبا هەیە کە هێواران کارەبامان کەمە ناتوانین دەرس خۆ بخوێنین هیوادار حکوومەت بێتە سەرخە کارەباکەمان بۆ چاک. لەگەڵ دەستپێکردنی بانگەشە بۆ کارەبای 24 کاتژمێری لە شارە گەورەکان کارەبا لە شارۆچکە و شارەدەیەکان بەڕادەیەک کەم کراوەتەوە. هاوڵاتیان سوودێکی ئەوتۆی لێوەرناگرن و وا هەز دەکەن لەم پرۆژەیەدا کراونەتە قوربانی. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای خەلیفان.